سەرەتا پیرۆزباییەکی شەش لە تەواوی منداڵانی جیهان دەکەم بە تایبەتی کوردستان. زۆر پێ خۆشحاڵم کە ئەمڕۆکە نەخۆشخانەی تەلاسیمیا بەسەر کرایەوە و دەستخۆشی لەو ڕێکخراوە دەکەم کە بۆ بەسەرکردنەوەی ئێمە و هێنانی دیاریەک بۆ ئێمە بۆ دڵخۆشکردنی ئێمە زۆر سپاسیان دەکەین. هیوادار لە هەموو بۆ ناوانگێک ئێمەیان لە یاد بێت بەسەرمان بکەنەوە. یادی جیهانی منداڵان پیرۆزبای لەسەر جەم منداڵانی جیهان و عێراق و کوردستان بە تایبەت و ئەم نەخۆشخانەیە تایبەتتر لە هەمووان پیرۆزبایان دەکەم بە هیوای ئەوەین بە زووترین کات چارەسەر بگرن بچنەوە حەز و ئاواتەکانی خۆیان جێبەجێ بکەن. بە باشمانزانی ئەمڕۆ ڕۆژی شەممە 2/6 لەبەر دوێنێ نەماتوانی ئەنجامی بدەین لەبەر نەبوونی منداڵان لەم نەخۆشخانەیە و نەبوونی دەوامی ڕسمی لەسەر ویستی نەخۆشخانەکە هاتین لێرە بە بەخشینی دیاری پیانۆ لەگەڵ هەندێک دوو دابش بکەین بەسەر منداڵانی ئەم نەخۆشخانەیە. لەسەر جەم وڵاتانی جیهان مناڵان ئاهەنگ و گۆرانی دەژێت بۆ ئەوەی بەمبەستی یەکتر ناسین و برایەتیدا. ڕۆژی جیهانی مناڵان ئەو ڕۆژەیەکەنەوە کە بۆنەیەکی تایبەتە بە سەبارەت بە چەسپاندنی مافەکانی مناڵان و جێبەجێکردن یاساکانی منداڵان. هەر لەم ڕۆژەدا ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری منداڵانی ڕاپەڕین بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵانەوە وەکو نەریتێکی ساڵانە هەموو ساڵێ بۆ بەرزڕاکردن لە ڕۆژی جیهانی منداڵان ئاهەنگ و گۆرانی بە منداڵان ساز دەکرد. ئەمڕۆیەکی شەش ڕۆژی جیهانی منداڵانە ئێمە وەکو مامۆستانی کازیوەی منداڵانی ڕانیخانی ڕۆشنبیری منداڵی ڕانیا هەستین بە ئەنجامدانی ئەم چالاشیە بۆ منداڵە چاوگەشەکان بۆ هیوایان کە بتوانین خزمەتمان کرد بێ منداڵە چاوگەشەکان. ئەو قوتابخانە بەباکرێن بۆ بانزارۆکە بانزارۆکەش دەستی داعش دەرکێتی و ئەف زارۆکت بێدەیک و باب ینی ڕعایەتێکە خاص بۆوان بەکەر و مامۆستایەت ئاینی و مامۆستایەت تەدریسی مەینان بۆ تەوعیە و تعلیم و تەدریسا بانزارۆکە داکو ئەف زارۆکە بێنە سەر فکرەگە ڕاست و زانی فکرە داعشی فکرەگە گەلەگە خراپ بووان زارۆکە وەرگرتی ئەمت خوازن بێشکێوان زارۆکە بێتە گۆڕین بە هەمی ڕەنگە پێکوە ژیان و ئینسانیەت گەل ببێت. ڕۆژە جیهانیا زارۆکە هەر زارۆکێکی پیرۆز دکەم و تایبەتی وان زارۆکێن کوردەسێ داعشدا. ئەس داخوازم ئەوەکو ئەو منەظمە هەموو هاوریکاریامە بکەن لە ناوان کەمپادا کەس نینە هاریکاریامە بکات.